بەسەدان ئۆتۆمبیل لە یەکێک لە بەنزینخانەکانی سلێمانی نۆرەیان گرتووە بۆ بەنزینی عێراقی کە بە 690 دینارە. بۆ دەستکەوتنی بەنزینە عێراقیەکە بەشێک لە شۆفێران لە کاتژمێرەکانی بەرەبەیانیەوە نۆرە دەگرن یاخود ئۆتۆمبیلەکانیان لە ڕۆژی پێشتر لە نۆرەدا بەجێ دەهێڵن. تری بانزین بە 950 دینار بۆ ئێمە دەرینایانێ بەخوا نەفەر ینی لە جاران پارە کەمترەدا چونکە نەموچە ئەدرێ نە کار و کەسابەتێکیش ماوە. ئێستا من خۆم لە سعات 9:30 سەرم گرتووە ئەوە یەکە ینی 3 سعات یا ئەوە تا بێ شەو سیارەکە دانی بۆ بەیانی ژەتا دەوری سعات دە ئەوانەی هەڵا بەرتەکەوێ. بنزینەکەی کوالەتی چاکە بۆ چاکی سیارەکەش یەر گونجاوە چونکەوەی سەر نۆرمالەکەی دەر بە 950 ئەمە 690 فەرقی زۆرە. ئایستا من فولم کردووە تقریبا 29,000 بۆ 30,000 فەرقە. ئێوە 29,000 لەم ڕۆژەیە ئایبینێ بۆ ماڵەوانێ سەرفیکەی بۆ مناڵەکان وایە. ڕۆژ بە ڕۆژ نرخی بەنزین بەرز دەبێتەوە و لە ئێستاشدا نرخی لیترێک بەنزینی نۆرمال 950 دینار و بەنزینی محەسەن 1025 دینار و بەنزینی سۆپەر 1100 دینارە. ئەمەش نیگەرانی لای شۆفێران دروست کردووە. داوا لە حکوومەتەکەی ینی نرخی سوتەمەنیەکان دابەزێنێت بە ئاستێک لەو ئاستەی کە هاوڵاتی بتوانێت بەکاری بێنێت ینی بتوانێت بژێوی ڕۆژانەی بەدەست بێنێت لەسەری. خاوەنی یەکێک لە بەنزینخانەکانی سلێمانیە هۆکاری بەرزبوونەوەی نرخی بەنزین دەگەڕێنێتەوە بۆ بەرزبوونەوەی نرخی نەوتی خاو و کەمی بڕی هاوردەکراو. بەرزبوونەوەی نرخی عالەمی نەوتە کە بەرز بۆتەوە لە جیهانە لە سەروی $100 تێپەڕانەوە ئەوە یەکەم هۆکارە. دووەم هۆکاریش ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە ئێمە دراوسەی ئێرانین. ئێران ئێستا ئەو بڕی کە جاران ئەینارد ئێستا ناینێرێت. ئێستا سەرچاوەکەمان زیاتر بۆتە حکومەتی بڵین مەرکەزی عێراقی. بەهۆی زۆری ئۆتۆمبیل و بەکارهێنانی وەک هۆکاری سەرەکی گواستنەوە بەردەوام نرخی بەنزین لە بەرزبوونەوەدایە و بەشێک لە شۆفێرانی تەکسیش دەڵێن ئەوەی پەیدای دەکەن دەیدەنەوە بە بەنزین. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.